چەند دابوونەریتێکی سەیری جووەکانی ڕەواندز. جووەکان لە مێژوودا گەلێکی پەرتەوازە بوون بە سەر وڵاتاندا. سەبارەت بە گەلی جوو، کوردستان خاکێکی زۆر باش و دڵگیر بووە. لە زۆربەی ناوچەکانی کوردستان کوردی بنجوو هەبووە، بەڵام جووەکان خاوەنی کۆمەڵێک دابوونەریتی جیاواز بوون لە کوردە موسڵمانەکان. بەپێی سەرچاوە مێژوویەکان لە ساڵانی 1836 بۆ 1837 زاینی لە سەردەمی میرنشینی سۆران، بە تایبەتی سەردەمی حکومڕانی میر محەممەد، دانیشتوانی ڕەواندز بە هەموو پێگاتە و ئاین و مەزەبەکانی ژمارەیان 586 ماڵ بوو. ژمارەی ماڵە جووەکانیش لەو کاتەدا 38 ماڵ بوو. ئەم خێزانانە تا پەنجاکانی سەدەی ڕابردوو لەو ناوچەیەمانەوە و دواتر بەوەی فشارێکی جیانیەوە ناچار بەڕاگواستن کران بەرەو خاکی ئیسرائیل. دەوترێت کوردە جووەکانی ڕەواندز هەرچەندە خانوویان ناڕێک و نەوی و دیوارەکانیان لە ناوەوە بەداری قیسپ و تانۆک لە قوڕ دروست دەکرا، تەنها ڕووی دەرەوەیان بە بەرد و خشت دروست دەکرد، کەچی زۆریش ڕازی بوون بەو ژیانەیان. هیچ کەسێکیشیان لە ماڵە جووەکان نەیانویستووە لە خەڵکی شاری ڕەواندز جیا ببنەوە و وەک بەشێکی دانەبڕا و لە کۆمەڵگەی کوردەواری لە کوردستان ژیاون. بەشێک لە دابوو نەریتە جیاوازەکانی جووەکان، زەماوەند و شایی جووەکان. شایی و ئاڵپەڕکیەکانیان وەک کوردە موسڵمانەکان نەبوو، بە دەستوری خۆیان شایی و ئاڵپەڕکییان کردووە. هەروەها شاییەکانیان بە شێوەی بازنەیی بووە، کچ و کوڕ پێکەوە دەستی یەکتریان دەگرت. لەگەڵ شاییەکەش دەهۆڵ و زوڕنا و دووزەلە و دەف و دۆمبات لێ دەدرا. هەروەها گەنجەکانیان گۆرانیان دەوت، چەند کچێکیشیان سەمایان لە ناوەندی شایی و هەڵپەڕکیەکاندا دەکرد. بەڵام وەک موسڵمانان بەڕۆژ بووکیان نەدەگواستەوە، بەڵکو بە شەو بووکیان دەگواستەوە. هەروەها پێچەوانەی کوردە موسڵمانەکان ماڵی بووک هەموو تێچووی شاییەکەی لە ئەستۆ دەگرت. پرسە و ماتەمینیان. جووەکانی ڕەواندز هەر کەسێکیان لێ بمردایە، ئەگەر لە کاتی شەودا بووایە، ئەوە خزم و کەس و ماڵی مردووەکە هەمویان بە ژن و پیا و منداڵەوە تا بەیانی لە خۆیان دەدا و شینیان دەگێڕا. هەروەها هیچ کەس لە خزم و دۆست و کەسوکاری مردووەکە نەدەنووسن. ئەگەر بە ڕۆژیش کەسێکیان بمردایە، بۆ ماوەی 6 کاتژمێر مردووەکەیان دەهێشتەوە. گۆڕستانی جووەکان جیا بووە و بۆ ماوەی 7 ڕۆژ پرسەیان گێڕاوە. ڕێوڕەسمی جەژنی جووەکان. لە جەژن و بۆنەکانیاندا هەموو جووەکان منداڵ و کوڕ و کچ و ژن و پیاوەکانیان بە دەستوری جلوبەرگی ڕەسەنی کوردەواری جوان خۆیان ڕازاندۆتەوە. ئافرەتەکانیان بە کراس و کەوا و زێڕ و زی و هەروەها دەست و پێیان لە خەنە دەنا و جلی سەوز و سووریان لەبەر دەکرد و قاپقاپیان لە پێ دەکرد. لە ڕۆژی جەژنەکەیاندا هێلکیان ڕنگ دەکرد و پێشماڵیان بە پەڕۆی جوان و ڕەنگا و ڕەنگ دەڕازاندەوە. کوردە موسڵمانەکانیش دەچوونە جەژنانەیان و پیرۆزباییان لێ دەکردن. گەلێ جاریش ژنە موسڵمانەکانیش لە دروستکردنی شیرەمەنی یارمەتی ژنە جووەکانیان دەدا. لە ڕۆژانی جەژن نانی بێخوێیان دروست دەکرد، چونکە لە ڕۆژانی جەژندا عادەتیان وابوو گەنانەکەیان بێخوێ بێت. سەرباری ئەم جیاوازیانە لە دەستور و دابوو نەریتیاندا جووەکان بەبێ گرفت بۆ ساڵانێکی زۆر لەم نیشتیمانە دامانەوە و خانەخوێیەکی بە ئەمەک بوون.